سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ پێنجشەممە 15 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 6 ژولای 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتە هەوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی دایکانی دادخوازی کوردستان لەسەر مەزاری ڕۆڵەکان، دۆخی خراپی تەندروستی یەکێک لە بریندارەکانی شۆڕشی ژینا لە مەهاباد، ئاگردانی دارستانەکانی پاوا لەلایەن کەسانی سەر بە ڕژیم، تۆپبارانی کۆبانی لەلایەن ئەرتەشی تورکیا، هێرشی پۆلیسی یونان بۆ سەر کەمپی پەنابەرانی کورد، دیداری بنەماڵەی دادخوازان لە کەرەج و قەزوین، یان لە دەستانی سوختبەرێک بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە بەهادۆراباد و دەست بەسەرکردنی 6 فروشەندەی مادەی هۆشبەری ئێرانی لە ئازەربایجان. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی دایکانی دادخوازی کوردستان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان. ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەڕ دایکانی دادخواز لە شارەکانی بۆکان، پیرانشار و مەهاباد با کۆبوونەوە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان ڕێزیان لە فیداکاریەکانیان گرت. بە پێی راپۆرتەکان بنەماڵەی گیانبەخت کردووان دانیال پایبەندی و هێمن ئامان لەسەر مەزاری شەهریار محەممەدی لە بۆکان کۆبوونەوە و لە پیرانشار مەزاری تایر عەزیزی لەلایەن ئازادی خوازانەوە گۆڵباران کرا. هەروەها بنەماڵەی ئیسماعیل مەولودی بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵاواتەکانی نوێکردەوە. دۆخی خراپی تەندروستی یەکێک لە بریندارەکانی شۆڕشی ژینا لە مەهاباد. بە پێی راپۆرتەکان یەکێک لە بریندارەکانی شۆڕشی ژینا بە ناوی ئیبراهیم حەکیم دووست کە لە ڕێکەوتی 29 خەرمانانی 1401 چاوێکی ساچمەی بەرکەوت پاش دوو نەشتەرگەری پزیشکی لە تەورێز و تاران، دۆخی تەندروستی چاوی هێشتا ناجێگیرە و پێویستی بە یارمەتی هەیە. بە پێی زانیاریەکان ئیبراهیم حەکیم دووست 3 جار سەردانی نەخۆشخانە تایبەتەکانی تارانی کردووە و 2 جاریش لە تەورێز نەشتەرگەری بۆ کراوە، بەڵام هێشتا دۆخی تەندروستی چاوی باش نییە و پێویستی بە یارمەتی مرۆیی هەیە. شانی باسەکە ئیبراهیم خێزاندار و باوکی 3 منداڵە و تەنانەت توانای دابینکردنی ئیمکانات بۆ ژیانی بنەماڵەکەی نەماوە. ئاگردانی دارستانەکانی پاوە لەلایەن کەسانی سەر بە ڕژیم. ئێوارەی ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەڕ دارستان و لە وەرگەکانی گوندی ورەی سەر بە شاری پاوە لەلایەن کەسانی سەر بە ڕژیمەوە ئاگردرا. بە پێی زانیاریەکان ئاگری دارستانەکانی گوندی ورە پاش 2 کاتژمێر لەلایەن ژینگە پارێزان و خەڵکی ناوچەکە کۆنتترۆل کراوە، بەڵام زیانێکی زۆر بە سروشت و بوونەوەرەکانی ئەو گوندە گەیشتووە. شانی باسەکە وێڕای پەیوەندی لەگەڵ ناوەندە دەوڵەتیەکان هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داواکاریەکەیانەوە و خەڵک بە کەمترین ئیمکانات ئاگرەکەیان کوژاندوێتەوە. تۆپبارانی کۆبانی لەلایەن ئەرتەشی تورکیا. ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەڕ ئەرتەشی تورکیا لە ڕێگەی تۆپخانەوە ڕۆژهەڵاتی شاری کۆبانی بۆردومان کرد و کە بۆ هۆیەوە 2 کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان تۆپخانەکانی تورکیا مەیدانی نەورۆز و تەپەی مەشتە نووریان بردومان کردووە و 2 کارمەندی بەهداشت و دەرمانی ئەو شارە بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا بەهۆی شەڕ و پێکدادانی نێوان گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە گرێسپی منداڵێک کوژرا و چەند کەسی مەدەنی بریندار بوو. هێرشی پۆلیسی یونان بۆ سەر کەمپی پەنابەرانی کورد. ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەڕ پۆلیسی یونان هێرشی کردە سەر کەمپی پەنابەرانی کورد لە لاویرۆ و کەمپەکەی بە تەواوەتی داخست. بە پێی راپۆرتەکان کەمپی پەنابەرانی لاویرۆ یەکێک لە هۆکارەکانی ناکۆکی نێوان دوو وڵاتی تورکیا و یونانە. بەرپرسانی دەوڵەتی تورکیا دەڵێن شوێنی پەروەردەی هێزەکانی پەکەکەیە، بەڵام دەوڵەتی یونان
ئەو تۆمەتانەی ڕەت کردوێتەوە. ڕۆژی ڕابردوو بەهۆی گوشارەکانی تورکیا ئەو کەمپە داخرا و 53 کەس کە 26 کەسیان پیا و 8 کەسیان ژن و 19 کەسیان منداڵ بوون بۆ ناوچەکانی دیکە وازرانەوە. دیداری بنەماڵەی دادخوازان لە کەرەج و قەزوین. ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەر بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە کەرەج و قەزوین کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێی راپۆرتەکان بنەماڵەی گیانبەخت کردووان غەزاڵە چەلابی و فەرشید موسەوی لەگەڵ بنەماڵەی عێرفان ڕەزایی لە شاری کەرەج دیداریان کرد و پەیامی یەکڕێزی و یەکگرتووی خۆیان لا تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردەوە. هەروەها خوشکی هەمیشە زیندوو میلاد سەعیدیان جوو و 3 کەس لە بریندارەکانی شۆڕشی ژینا بەناوەکانی عەلی تاحونە، یاسر ئەلوەندی و حەمید پارسا لەگەڵ بنەماڵەی جەواد حەیدەری لە شاری قەزوین دیداریان کرد. باشدار بووان بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پرشانازیان. یان لە دەستانی سوختبەرێک بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە بەهادۆراباد. ڕۆژی سێشەممە 13 مانگی پوشپەر سوختبەرێکی بەلوچ بە ناوی حەمزەهوت بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە نزیک پردی بەهادۆراباد گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان حەمزەهوت تەمەن 31 ساڵ و خەڵکی گوندی پەشموکی سەر بە شارستانی فاریابە و ئۆتۆمۆبیلەکەی لە نزیک پردی بەهادۆرابادی سەر بە شارستانی ڕوودبار تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. داگیرکردنی 90 هێکتار لە زەمینەکانی سەرچاوە سروشتیەکان لەلایەن سوپای پاسداران. زیاتر لە 51 هێکتار ئیزافەتر لە پێویستی پێترۆشیمی میانە کالەی مازەندەران لە زەمینەکانی سەر بە ڕێکخراوی سامانە سروشتیەکان ڕادەستی سوپای پاسداران کراوە و دەیان بنەماڵەش بێکار بوون. بە پێی راپۆرتەکان پێویستی پێترۆشیمی میان کالە 38 هێکتار زەمین بووە، بەڵام 90 هێکتار لە زەمینەکانی سەر بە ڕێکخراوی سامانە سروشتیەکان بە میتری 24,000 تمەن ڕادەستی سوپای پاسداران کراوە. داگیرکردنی ئەو زەمینانە لەلایەن سوپای پاسدارانەوە 7 بنەماڵەی ئاژەڵداری بێکار و ئاوارە کردووە و وێڕای پیسکردنی ژینگەی ناوچەکە 360 هێزی کاری غەیرەبوومی لە پرۆژەکە دامەزراندووە. گیان لە دەستانی 15 کەس بەهۆی هاتنی لافاو لە چین. ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەر بەهۆی بارینی بارانی لێژمە و هاتنی لافاو لە ئوستانی چونکینگی چین 15 کەس گیانە لەدەستا. بە پێی راپۆرتی دەستگای هەواڵنەری شینهوە بارانێکی زۆر لە ناوچەکانی دەوروبەری چۆمی یانگتسە باریوە و بۆتە هۆی هاتنی لافاو. بە پێی دوایین زانیاری 15 کەس گیانیان لەدەستاوە و ژیانی 190,000 کەس لە 19 ناوچە و شارستان کەوتۆتە مەترسیەوە. هێرشی مەرگباری رووسیا بۆ سەر ئۆکراین. وەزارەتی دەرەوەی ئۆکراین ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند کە بەهۆی هێرشی موشەکی رووسیا بۆ سەر شاری لێڤیڤ لە ڕۆژاوای ئەو وڵاتە 4 کەس گیانیان لەدەستاوە و 9 کەسی دیکە بریندار بوون. بە پێی راپۆرتەکان شاری لێڤیڤ زۆرترین پەنابەری ناوچەکانی دیکەی ئۆکرانی تێدایە و ئارتەشی رووسیا ناوچەیەکی نیشتەجێبوونی مەدەنی کردوتە ئامانج و بەو هۆیەوە 61 ئاپارتمانی و 50 ئۆتۆمۆبیل زیانیان پێگەشتووە و 4 کەس گیانیان لەدەستاوە و 9 کەسی دیکەش بریندار بوون. دوا هەواڵ دەست بە سەرکردنی 6 فروشەندەی مادەی هۆشبەری ئێرانی لە ئازەربایجان. پۆلیسی ئازەربایجان ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەر ڕایگەیاند لە ئۆپەراسیۆنێکی گەورەدا 6 فروشەندەی مادەی هۆشبەریان بە 1 تۆن مادەی جۆراوجۆر دەست بەسەر کردووە. لە بەیاننامەی پۆلیسی وڵاتی ئازەربایجاندا هاتووە 1 تۆن مادەی هۆشبەر لە جۆرەکانی شیشە، حەبی کاپتاگۆن، تریاک و ماریجوانا و هێرۆین لە 6 فروشەندەی ئێرانی بەدەست هاتووە. ئەو 1 تۆن مادە هۆشبەرە بە هاوکاری ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی هاوەردەی وڵاتی ئازەربایجان کراوە و قاچاقچیەکان ڕاستەوخۆ لەگەڵ سوپای پاسداران لە پەیوەندیدا بوون.
بەڵێ بینەرانی خۆشەویست هەوڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵ.